ئێرە بە شوێنی پرۆژەی بەنداوی خاک دیاری کراوە کە بڕیارە لە گوندی پلیسی خوارووی ناوچەی نەورۆڵی هەڵەبجە جێبەجێ بکرێت. بەشێک لە دانیشتوانی گوندەکەن مشتومڕیانە و لە نزیکە و بەنداوی بڕیارە دروست بکرێت گفتوگۆ دەکەن. نزیکەی 7 جوتیار زەویەکانیان کە 50 ساڵە بژێوی خۆیان لەسەرا بەر بەنداوەکە دەکەوێت و قەرەبوو نەکراونەتەوە. ئێمە قەرەبوومان بکەن و حسابی تەقنینی دار و حسابەکەمان بۆ بکەن، ئێمەش مەناعەتمان نییە شتێکی باشە ئەگەر بکرێت، بەس ئەم خەڵکە کە زەرەرەمان نەبێ حسابێکی بۆ بکەن. ئارە وەڵڵا بژێویمان لەسەر عەرزانە ئەرە وەڵی دەفتەر بامێ و چەمە پێ نێفرۆشتی. من ساڵانی ڕابردوو جەماعەت هاتن بۆ دەواجین و بۆ گاوداری وتیان دەفتەر وتم نایفرۆشم، من ئەوە بفرۆشم ئەبێ بارکەم بمدیا. ئەگەرەکو قەرەبوومان بدەن نێو بیدن و ئەم فەلاغانە ڕاستیکەن ئەوە ئێمەش حازرین و ئەگەرەکو قەرەبوو سیوانەکەن ئەو ئیتر وەڵی ئەوە پیاوەکان خۆیان قسەیشیان لەگەڵا بکەن. وەڵی ئێمە وەکو هەر ئەومە پێوتی وەکو خاوەنی مەڵک و شوێنەکە ڕازی نین، چونکی ئەم دێمە 200 ماڵەوێت، ئێمە 6 ماڵ لێرە زەرۆن و مەنین، 194 ماڵی سوودمەندە تێگەی، بەڵام ئێمە 6 ماڵ 8 ماڵ لێرە زەرەڕۆمەنین، ناڕۆنە ژێرەوە قەرەبوو بکەن. و پرۆژەی بەنداوی خاک لەلایەن بەڕێوەبەرایەتی ئاودێری پارێزگای سلێمانیەوە جێبەجێ دەکرێت و لە ماوەی 400 ڕۆژدا تاو دەکرێت. بڕی 748 ملیۆن و 171 هەزار دیناری بۆ تەرخان کراوە و لە پێنجی ئەم مانگەوە دەست بە دروستکردنی دەکرێت. ئەم پرۆژەیە ئەمڕۆ یەک ئیشکاری بەسیتمانەیە بریتی لەوەی کە هەندێ زەوی جوتیاران ئەبێ بەژێرەوە و دیارە جوتیاران قوتی خۆی ژیانی خۆی ماڵی خۆی لەسەر ئەو دۆرمە یا ئەو نیو دۆرمەیە ئەو دوو دۆرمەیە، بۆیە بەڕاستی حەقی خۆیانە داوای قەرەبووی لە حکوومەت بکەن و حەق و ئەرکی ئیدارەی پارێزگای هەڵەبجەشە داوایان و تەڵەبیان کە ڕەوایە بەرز بکاتەوە بۆ حکوومەت تێرێ. بەڕێوەبەری ئاودێری سلێمانی دەڵێت داوامان لە حکوومەت کردووە 35 بەنداو لە سنووری پارێزگای سلێمانی دروست بکات. هەوڵ دەدەن زیاتر لە 8 دانەیان لە سنووری پارێزگای هەڵەبجە بێت. لە پلانی 2023 داوای 35 بەنداومان کردووە، بەڵێن بربەستی خاچیمان کردووە. ئەمە ئێمە ناومان ناوە بربەستی خاچی خۆی پۆندە بەڕاستی بچووکترە لە بەنداو لە ڕووی تێچووشەوە کەمتری پێویستە، زۆر کەمترێوێ و ئەشکردن تیاشیا بۆ شێوازە هینە نییە، معقدە نیە، شێوازێکی ئاسانترە و سوودی زۆرە بەڕاستی. داوای 35 دانەمان کردو لە 35 ئیشەڵا لە پلانمانە هەیە بۆ سنووری پارێزگای هەڵەبجە 8 بۆ 10 بربەستی خاکی ئیشەڵا جێبەجێ بکەین. دروستکردنی بەنداوەکە لە سنوورەکەدا گرنگە بۆ بوژانەوەی ئاژەڵداری و گەشت و گوزار لە ناوچەکەدا و گرنگیدان بە سامانی ماسی کە یەکەم بەندا و بربەستی خاکیە لە هەڵەبجەدا دروست بکرێت. سامان فتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.